بە پەیامەکەی ئەمڕۆی سەرۆکی هەرێمی کوردستانیشەوە ئەو پرسیارە دەکەم کە ئایا سەرۆکی هەرێمی کوردستان بۆ چارەسەرکردنی ئەم کێشەیە ئەرکی خۆی جێبەجێ کردووە؟ چکەوتە کێشەکە پەیوەندی بە خودی ئەوە هەیە. بەڵێ من تەقیمیەوە ناکەم کە ئەرکی خۆی جێبەجێ نەکردووە، بەڵام یەک داوای لێ یەکەم وەکو نوێنەرێکی خەڵکی کوردستان، مادام دۆخی هەرێمی کوردستان بە هۆی ویلایەتی بەڕێزیانەوە تووشی ئەو قەیرانە بووە، حیزبەکەی داواکەن بەڕێزیان بەردەوام بێ، گەورەیەکی گەورەیە سبەینێ جەنابی سەرۆکی هەرێمی کوردستان کاک مەسعود بارزانی لە هەموو چین و توێژەکانی خەڵکی کوردستان کۆ بکاتەوە و پەیامێکی نوێ ڕابگەێنێ، مادام دۆخی هەرێمی کوردستان بەو جۆرەیە لایەنەکان ناگەنە سازان، هۆکارەکەشی ئەوەیە کە تووشی بربەستی یاسایی و سیاسی بووین لە قەیرانین، بەڕێزیان ئەو پۆستە دەست لێ هەڵبگرن و بیسپێرن بە کەسێکی تر لە پارتی دیموکراتی کوردستان، بەڕێزیان بە گەورەی و گەورەتر لەوەی ئێستا هەیە لە جێی خۆی دەمێنێتەوە و تەقدیرێکی گەورە دەبێت دەچێتە سەر خەبات و مێژووی جەنابی کاک مەسعود بارزانی کۆتایی بە هەموو پرسەکە دێنێ و من دڵنیام ئەگەر لە 7 ئاب ئەمە بکە لە 8 ئاب لایەنەکان قسەیەکی تریانە بێ و سازان هەنگاوێکی تر دەنێت.